الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. سڵاوی خوای گەورەتان لێبێت. من دکتۆر ناسح فتاح نەسوڵڵا، مامۆستای پەیمانگەی زانستە ئیسلامەکان و کۆلێژی وتاربێژی، هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ هەموو لایەک دەخوازم. لە ڕاستیدا سەبارەت بەو ڕووداوانەی کە لەم دوایەدا لە تورکیا ڕوویدا، کۆمەڵی ڕووداوی سەرنجڕاکێشەر بوو لە سۆنگەی ئەوەی ئێمە وەکو ئەهلی فکر کە هەڵگری فکری ئیسلامین و پێمان خۆشە کە ئیسلامێکی ڕاقی جوانی میانڕە و بە هەموو دنیا بگا، خۆشحاڵە بین بە هەر سەرکەوتنێک لە هەر شوێنێکی سەرزەویدا بێ. ئێمە خۆشحاڵ بووین زۆر بەوەی کە موسساتێک هەن لە سۆنگەی فکری ئیسلامیەوە لە تورکیا کارەکانی خۆیان ئەنجام بدەن لە ڕووی سیاسیەوە و چەند جارە لە هەڵبژاردنەکاندا دەیبەنەوە و توانیویانە فکرێکی خزمەتگوزاری باش پێشکەش بکەن بە هەموو چین و توێژەکان. بۆیە لە 15 تەمووزدا کاتێک کەوتیان ئینقیلاب ڕوئەدا لەوێ، بەڕاستی نیگەرانی کردین، چونکە باش وهایە هەموو وڵاتێک بەهێمنی و بە ئاڵوگۆڕی دەساودەسی هەڵبژاردنەکان ئاڵوگۆڕەکان بکرێ. بۆیە زۆر نیگەرانی کردین و خەوی لە چاوزڕاندین. بەڵام دەرەنجام شکستی هێنا، سوپاس بۆ خوای گەورە ئەو ئینقیلابە و شەرعیەت بەرپا بوو. ئەوەی کە جارێکی تر بە هەمان شێوە نیگەرانی کردمەوانێ ئەو ڕووداوانە بوو کە لە دواتر ڕوویدا، بەوەی کە کۆمەڵێک هەستاون بەم ئینقیلابە، بەڵام کۆمەڵێکی زۆر بەرفراوان ڕەشبگیری ڕوویدا کە بەڕاستی کۆشکی دیموکراسی خسۆتە لەرزین، بەڵکو مرۆڤ دۆسێتی خسۆتە گۆفتاندن، و وای کردووە کە مرۆڤەکان تووشی نیگەرانی ببن و ویژدانی مرۆڤەکان نەئاسوودەیی تێبکەوێ، چونکە لە دەرەنجامی ئەو ڕووداوانە کۆمەڵێک ڕووداوی سەیر ڕوویدا کە جێگەی بەڕاستی تێبینیە، چونکە ئەو کەسانەی کە هەستان بەم ئینقیلابە لایەنە عەسکەریەکان بوون، وەکو چۆن لە وڵاتانی دیکەی تر بۆ نمونە لە میسر دیتمان. و پێویست وهایە ئەو کەسانەی کە بەو ئینقیلابە هەستاون و ئەو کەسانی ممارەسەیان کردووە، ئەبێ ئەو کەسانە کە سەردەستن ئەوانە عقوبە بدرێن. تەنانەت سەربازێک کە ئاگای لێی نییە، چونکە سەرباز گۆڕایاڵێکی کۆرانەی هەیە، ئەڵێ بڕۆ بۆ فڵان شوێن بوەستە، لەوە ئەچە نەزانێ ئەسڵی مەسەلەکەش چییە. دەبێت لەوانەشا زوڵم نەکەین، لا تەظلیمونە ولا تظلمون. بەڵام ئەوەی کە جێی نیگەرانی بوو، بەرفراوانکردنی دژە بەرپەرچدانەوەی ئینقیلابەکە ڕوویدا بە شێوازێک کە قورستر و تونتر بوو لە ڕووداوی ئینقیلابەکە. بەواتایەکی دیکەی تر ئەو کەسانێکی ئینقیلابیان کرد شیاوی ئەوە بوون کە عقوبە بدرێن لە هەر چینێک، لە هەر زوبانێک، لە هەر نەتەوەیەک، لە هەر گەلێک، لە هەر ئاستێکا هەن. ئەوانەی کە هەستاون کە بە زۆری بواری عەسکەری بوون پێ هەستان. بەڵام لە شەو ڕۆژێکە بەڵکو لە نیو شەودا ئەم مەسەلەیە ڕوویدا، دەی لە دەرەنجامدا کۆمەڵێک حکمی قورسدرا کە زۆر جێی سەرنج و تێبینی ئێمە بوو. بەڕاستی شتێکی سروشتیە، دەکرێت دوو دەستگامان هەبێت، دەستگایەکی فکری کە گرنگی بدا بە سیاسەت و بە بەڕێوەبردننی وڵات و دەسەڵات و شارەکان، و موسساتێکی ترمان هەبێت، فکری بێت، علمی بێت، ثەقافی بێت، زانستی بێت، بۆ پەخشکردنی زانست و زانیاری لەناو کۆمەلگا. و ئەم دوو موسساتە دژی یەکترینین، ئەم دوو دەستگایە پێچەوانی یەکترینین، بەڵکو بە دڵنیایی و پێ دەڵێم تەواوکاری یەکترین. بۆیە پێویستەوە کات دابنیشن کەسانی ئەهلی علم، ئەهلی عرفان لەناو هەردوو موسساتەکانە، بە تایبەتیش لە لای موسسە و دەستگای دەسەڵاتدارەوە، چونکە ئەمڕۆ ئەمانن ممارەسەیەک ئەکەن کە بەڕاستی ئێمە بە زوڵم ئەیبینین، بەستەم ئەیبینین، تکایە دانیشتن بکەن، گفتوگۆ بکەن، لێک تێبگەن، تەواوکاری یەکتر بن، چونکە خوای گەورە فەرمێتی لتەعارەفوا، چونکە لە قورئانە فەرمێت کەلیمەی سەوا هەبێ لە بینی ئێوە ئەوانەی کە جیاوازن. پاشان هەر کەسێک بێ ئەمر بە چاکە بکات لەناو خەڵکیدا نابێ زوڵمی لێ بکرێ، چونکە هەڕەشەی لێکراوە ئین الذين يقتلون الأنبياء بغير الحق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس فبشرهم بعذاب أليم. ئەوانش کە چاکسازن لەناو خەڵکیدا، ئەهلی علم و عرفانن دەبێ ڕێزیان لێ بگیرێ بەڕاستی، نەک کوشتن، بڕین، بەرتەسەکردنەوە، سڕینەوەی بەرامبەر. ئەمە پێی دەوتێت سڕینەوە. وەکو چەندەیان جەماعەتی چەپڕەوەژی لە تورکیادا با جەماعەتێک هەبێ کە ڕازڕەو بێ، کە هەڵگری ئەم فکرە جوانە بێ، کە پەروەردەکار بێ. ئەگەر گومان لە کەسێک هەیە مدیرە ڕاگرە، لای بەرە با ببێ بە مامەستا، بەس ناکرێت تۆ هەر لە چی ژیانە دووری خەیتەوانێ تونی سژنی بکە یاخود لە کار و ژانی خۆی لای ببڕی، کێ مدیرە لای بەرە. بەڵام ناکرێت تۆ بە هەموو شێوازێک سڕینەوەی بەرامبەر بکەیت، کە ئەمەش بەڕاستی پێویستی بە خوێندنەوەیەک هەیە کە بێ هەمومان ئاگامان لێبێ. خوای گەورە هەموو لای سەرکەوتو سەفراز کا. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.